وەکو هونەرمەندێک وەکو مافێکی خۆم. باسی بارودۆخی هوەریم بۆ بکە بەتایبەت لە شاری سلێمانیە لە ئێستا ئایا بەرەو پێش چووە ئایا هەنگاوەکان چین لە ئێستادا وەکو بەڕێزە زاناریت هەبێ؟ وڵی نەبێ بە شتێکی دووبارە لەبەری هەموو لەگەڵ هەموو کەسەکانی تریشەکە چاوپێکەوتم کرد دووبارەم کردەوە هیوادارم جارێکی تر سلێمانی هوەر جوانی هوەر بگەڕێتەوە لەبەرەوەی کۆمپانیەکان فیلم دروست نەکەن کەس نییە فیلم دروستکات دەوڵەمەنەکانی ژووکە ئەوسا ناتوانن هاوکاری نەکابن لەبەری زروفەکەی سەوایلیات و معیشت قورسە ئیشکردن قورسە بە هیوای ئەوەی کە ئیشی باشتر و باشتر هەبێت. بەتەمای بەرهەمی تازەهی بەم زوانە یعنی فیلمی تازە لە ڕوویکاری هوەریەوە پێشکەشی سینەمای کوردی بکەیت؟ وڵی لە ئێستایان نا ئیتر بەتەمای ئینشەڵڵا ئەگەر کفن سیزنی دوی دەست پێ بکەین لە نووسینان. پەیامت بۆ سینەماکارەکان و هونەرمەندەکان چییە بۆی کە سینەمای کوردی ببنە ئاستێکی زۆر پێشکەوتووەک لەوەی ئێستا؟ پەیامەکەمەوەیە کە یەکتریمان خۆش بێت ڕێزی هوەر بگرین ڕێزی شاشەکان بگرین ڕێزی کار و پیشەی یەکتری بگرین بۆی بتوانین هەنگاوی باشتر و باشتر بچینە پێشەوە.